باش خوێندەکارن هێژا ئەز مامۆستا هەدیە ئەبراهیمم ئیرۆ ئەمێ زیندەناسی یارفا دۆزەها بەردەوام بکەن ئەم گەهانەوانە پێکهاتەین پەرگالە سنەری پێکهاتەین پەرگالە سنەری بێ دەمێت نەخویاکرێن پەرگالە سنەری چ پێکهاتەین وێ هەیە و هەر پێکهاتەکەوەی ئارکیوەی چییە لەبێ دێت دەستپێکاوێنا کێبێ ئەمزان بن پەرگالە سنەری فترە دووجانیەدە دەما دووجانیەدە کەنگی چێ دەبێ و چێ گاوادا دمەشێ حتا بگهێ ئاستا گەلێکی بلند و هەمن ها دبینێن جەم مرۆڤە جبەرکو بوانا بەری وێناکەیمە پەرگالە سنەری جەم مرۆڤە بگشتی بر ئەمن ها بین ئەف پەرگالە سنەری بەشێن وێناکێ چنە چاوە چێ دبێ ئەمە دەستپێکێ چێبوونا پەرگالە سنەری ببن چێبوونا پەرگالە سنەری کەنگی دەستپێتکێ چێ دبێ گاوا هێکا بەرگردی چێبوو ئەم گەهانە هەفتیە سێیەم دەستپێکاوێناکێدا ئەف پەرگال بەلشێ چێ دبێ وێ چاوە چێ دبێ دەستپێکاوێناکێ تەپەکی سنەری چێ دبێ چاوە ئەف تەپا سنەری چێ دبێ لجەمما هێکەکە بەرگرتی هەیە ئەمێ لێ دەبین بێ سێ قات گاوات گەهێ هەفتیە سێیەم دبێ سێ قات قاتە دەرڤەیی هەیە یا ناوین هەیە و یا هندرو هەیە ئەمێل یا دەرڤەیین هێرن ئەمبێژنێ ئەکتی دێرم ئەو ئەکتی دێرم ئەم دە ئالیێ هەنە ئالیا پشتێ هەیە و یا زیکی هەیە ئەمێل ئالیێ پشتێ سەکرن ئەف ئالیە پشتێ مێ مەزن بکن و ئەمێ دەینن ئەمێ لێ ئێنن دەر ستوربوونەک تێدە چێت بێ ئەف ستوربوون چییە شانەنە هەژمارە شانە ئەلڤەر زێدە دبێ گاوا ئەف ستوربوون چێت بێ جەمە ژێرە تێگوتن دەبێ سنەری ئەف دەستپێکاوێناکیە چ جەمە چێبوو ستوربوونەکە سنەری کیجان ئالی ئالیە پشتێ کیجان قاتێ یا ئەکتی دێرم ئەف قات مەلێ ئانی دەر ستوربوونەک چێبوو وەخت چوو دەمەکە بچووک چوو وێ چژێ ئێ ئەف دەرا ستوربوون تێدە چێبوو وێ بەر هندرو بەچێ وێ بەر هندرو بەچێ گاوا بەر هندرو بەچێ بەر هەلیستین ژێر چێت بێ هەردوو ئالی نیزی هەفت بن بەس ناگهنە هەم لەوێ دێ ئازێ چ ناوی لێ بکەم نیۆرۆل گروف ئەف گاوا دوایە ژێش چێبوونا پەرگالە سنەری گاوا سێیە دەمەکە دی چوو سەربە وێ چاوە بکێ بە هەردوو ئالیێن گو ئاریکاریاوێ گو بەر هندرو بەچوو وێ گهنە هەب لێ گاوا سیادا گەهانە هەب لێ دێ چاوە چێبوو لێر وەکە لولەکێل جەمە چێبوو گرۆڤەرێک چێبوو گەهانە هەب لێ ژێ نەڤەقەتەهانە ژێ قاتا دەربەی هێ نەڤەقەتەهایە پێوەیە ئەم چ ژێرت بێژن لولەیە سنەری لێ نەڤەقەتەهایەش قاتا دەربەی گاوا چارە وێ بەقەتە هێژێ چاوە مەسافەتەک نەباوادە چێ دبێ لێ دێ دەشانە نەنوو چێ دبن ئەف چ ژێرە تێگوتن لولەیە سنەری لولەیە سنەری داویە هەفتیە چاریان بیکون بەقەتەهایە و حازر بووە گۆخە حازرکێ لێ دێ دەوێ چش وێ لولێ پیشیا وێناکێ ئالیێ بانی وێ بەلبێ ختا بەلبێ چ جەمە چێکێ وێ مەژی چێکێ مەژی لێ دێ بنە سێ بەش دوو برەمێت نەخویاکردن هەسێ بەشەیە چنە مەژیێ پیشی یێ ناوین و یێ پشتێ داویا وێناکێت مێنێوەکە خوا داویا وێ لولێ وێ مێنێوەک خوا وێ چژمر چێکێ وێ مەژیە دەرزکا پشتێ چێ بکێ پەلبێ دێ هاتە خویاکردن گۆ دەستپێکە هەفتیە سێیەم چێبوونا پەرگالە سنەری دەستپێ کریە هەیە یا داویە هەفتیە چارەم لولە سنەری چێ بووە و دەست پێ کریە دەستپێکاوێناکێ بەل بووە و داویاوێ وەک خۆمایە و ئەمێ ببینن بە شێوێ بنە چێ پشتی ئەف پەرگالە سنەری چێ بوو حازر بوو وێ بێ دی بەشێ بەنگهین دی بەشێ بەنگهین هەر بەشێک ژواژی بەشێن وێ هەن هەردوو بەش چنە بەشێ پەرگالە سنەری یا ناوەندی یا دووە بەشێ پەرگالە سنەری یا بەلاو بووی وانە مە ئیرۆ یا ناوەندی تەنەیە ئەمێل یا ناوەندی سەکنن لەوێ دە یا ناوەندی من بەزێنن بەشێ وێ چنە جەمە مەژیە مەژیێ ناوینە مەژیێ ستوویە مەژی چکە مەژیێ دەرزکە پشتەیە چەند بەشێوێ چێبوون پێ ئەمێ دەستپێکێ بەش بەش بمەشن لێلوێ دێ تێبینیک هەیە ناوێ ناوەندیە چما ناوێ ناوەندیە مانا تولکو دێ دەرێ ناوەندی دەنە نوخومان دینە بەینەمەیە بەلاو بووی ئەو ناکێ بەلاو بوونە لاش تەب بەلاو بوونە بێژنێ بەلاو بوو یێ ناوەندی دەرێ ناوەندی دەوەکە قاپاغا سەری
وەکا مۆڤکێن پشتێل هەندروێ وا دەراش بەربەیەکی ئەم بێژنە وایە ناوەندی دەست پێکێ ئەمێ مەژی شیرۆڤە بکەن مەژێن بەشێ مەژیژی چ هەنە و شیرۆڤەژی بکەن ئەف مەژی چاوەیە بێژێ مەژی دقاتێوێ هەنە بەس هەردوو قات هەفتوو جوودانە مەژی بەشێ هەری مەزنەژی بەشێ هەری مەزن گۆم پەرگالە ناوەندی دەبینن مەژیە ئەف بەشی مەگۆ دقاتێوێ هەنە یەک ژێن بێژنێ قالکا مەژی یا دوام بێژنێ قاتا هەندور قالکا مەژی ئەو بەشێ دەرڤەیە یەش دەرڤە ئەس دبینم و رەنگێ وێناکێ گەورتێ رەنگێ وێ گەورتێ چما رەنگێ وێ گەورە بێژێش بەرکوش چ پێکتێ گەودەیەن شانەیەن سنەری وێنا بەری وێ مەدیت شانەیەن سنەری سێ پێک هاتەیەن وێ هەنە یەک جواناکە گەودەیە وێنە ئەف گەوت رەنگێ گەورتیە وش پێک هاتەکە دیژی پێکتێ لیفێن کو نەدوور پێچکری بن کالانێ مێژینی چما نەدوور پێچکری چما من بەحسایی دوور پێچکری نەکرد مگۆ رەنگێ وێ گەورە هەگەر یە دوور پێچکری وێ تێدا هەبن وێ رەنگێ وێ سپی بێ فەلڤێدێ یە نەدوور پێچکرینە و گەودەیە شانەیەنە هەردوو رەنگێ وا گەورن فەرەنگێکی گەور دنە قالکا مەژی لڤێدێ بێژمێ هەیبەرە گەور لڤێدێ ئەف قالکژی قاتەکە تەنیکە نەگەلێکی ستورە ئەو قاتە تەنکە یا لەسەر مەژیە رەنگێ وێ گەورە ناوێ چییە هەیبەرە گەورە پێک هاتەیەن چنە گەودەیەن شانەیەن سنەری و لیفێن بێ کالانێ میژینی لڤێدێ بێژێ ئەف قالک مەژی ئەف هەیبەرە گەور سەر وێناکێ بەشنە بەلابووی هەنە ناوەندن هەنە ئەف ناوەند چنە سێ ناوەند هەر یەک ژواناکە ئارکەکی وێ هەیە ناوەندا بێهەسینەیە یا تەبگەرەیە یا سازومانکردنیە ها ئەمێ بێژن سەر سەرێوێ قالکا مەژیە ئەو هەیبەرە گەورتێ خویاکردن ئەف بەشێ پێشی بێ ناوەندا تەبگەرێ لڤێدێ دەدبێ یا بێهەسینێ و یا سازومانکردنێ لڤردەیە هەر یەک ژوا کارێ وا چییە چ تێدا هەیە گاوا ئەس کارێکی بکەم ئەس دەرێکی چێ بکەم ئەزێنە هێت شتا بحەد دێنم ئەزێت شتێ قەلەمە پێی نووسێ خۆ بحەد دێنم لێ نووسکا دەینمە جهەکی هەر تشتێکی وەزعینم لڤێ دێژی مەژیژی تشتاش هەفتوو بەقەتێن ji bo navhev nekevî tevlîhevî çê nebî ji ber vê de ji ber vê yekê ev navend çêkirina navenda pêhesînê ya tevgerê ya sazûmankirinî ya pêhesînê li vê de çi agahiyê got ji lebatên pêhesînê tên li vê sekinê li vê derê sekinê pêşwaz dike pêşwazîkirinê ji va agahiya re çê dike ji bo çi ji bo zanibê çi çêbû li vî laşî de çi tişta derveyî باندۆر لێ کردیا و بەرسڤەکە ژێرە بدەی بەرسڤ وێ چاوە ئێداین بریا ناوەندا تەبگەرێ گاوا ئەو ئاگاهی دگەهێنا ناوەندێن پێهەسینێ دیت چ ژێ لاش کێمەیان چ ژێ هاتیە ئەف تەبگەر وێ بەرسڤداین بێژێرە ئینۆ لە باتێن بەرسڤداینێ چنە ماسوولکەنە و لڤکرد vê de wê herkokeka sinarî çêvala bata û bersivdayînê dê ji ku dê diçe ji navendê tevgerê derdkevin ma li vê dê me çi fêm kir gava pêhesîn çê dibê tê navendê pêhesînê gava tê xuyakirin çi ye çê navendên tevgerê û bersivdayînê didin me navendek ya sazûmankirinê ya sazûmankirinê ya çi ye sazûmankirin li vê dê çawa çê dibê sazûmankirin têda girêdan çê dibê weka hezkirin hest ev tiştê ku laş pê fikirê pê tişta çê dike gava ez de tişta peve girê dim ez ê çawa pê fikirim vê de ev hemû dikeve ku dê de dikeve vê beşê vê navendê de bû girêdanê çêke gava tişteke bilez ez bikim êya pêhesînê êya tevkerê cihdekê de bersivdayînê dê gava tişt ez pê mijûl bim fikirên pê tê de werê şiwelandin çê ya sazûmankirinê دوور diçe ya tevkerê ev her sê navend jî hatin xuyakirin lê got qalika me jî bî mezênim xweşik ez ê terkina tê de bînim lê sê terkîbên hîn tê de hene her sê terk vê qalika me jî dike çar felik her felikek ji wa jî erkê wê heye her sê terk çi ne terka baniyên bînin ya rolandowa ya li xwar
ئەڤا سۆر سیلیڤیۆس یاش پشتێ بم بێژن تەرکا پشتێ چت کرد ئەڤ هەر سێ تەرک مێبینن ئنو 4 بەش چێبوون بەشەکە پێشی یەکەن دوێ نیڤی دەنا و یەکە داوی هەیە ئەبێژنە واناکە فەلک هەر یەک ژواژی ناوەکی وا هەیە یا ئانی هەیە ناوێ وێ خویایە لە ئانیێدەیە یا دیواری هەیە وەکە دیوارێکی ئەم بێژن بێ ئانیشکێدەیە یا جینیکی ئالیێ جینیکێدە بردەیە یا پاتکی کە بێ ئالیێ پاتکێدە هەر یەک ژوا ئارکێوە هەیە لەوێ دێ گومیا پاتکی دەست پێ بکەن بێژە لەوێ دێ ناوەندا ڤەنەرینیە تشتا ئەس ببینم کێ دێدەیە هەمووی ئێوێ دێ ئێ پەسراندن ژمرا بەگەرێن و ئەچت بینم یا جینیکی یا بهیستنیە یا گوهان من نزیکی گوهاژین لێ دێ بهیستن توختا چێت بێ ئەڤ ئاگاهی هەموو چنا vê navendê û tê xuyakirin min çi hes kiriye ya dîwarê ya pê hesîniye tişta ez pê bihsim destê xwe bimêyen ehsas şuur çê bibe ya anî ya tevgeriye li vê dê yan ya reftariye silûk yani me çar felik jî nas kirin lê ji bîr nekin me jî dibe şêwê hene çap û rast her alîkek ev her çar beş tê de hene û her sê terik tê de hene gava ez me jî mezênim ez her du beşa her du veka tênim e beşê viyalî jî sê terka tê de bînim û çar felka bînim beşê çapê jî ez ê sê terka û çar felka tê de bînim û her yek ji wan nefsa kar tê de tê xuya kirin em ji qalika me jî dawî bû em ê êne qata hundur gava ez me jîş qet bikim hundur û mezênim ez ê rengê bînim spiya ji derve gewr bû hate bîrim ne me got qalika me jî gewr sedemayê çi bû me got gewdeyên şaneyên sinerî tê de û lîfên bê kalanên mîjînî hene li vê dê rengê wî spî ye çima bêjê lîfên sinerî tê de hene lê li vê dê rengê wa spî ye ji ber ku kalanê mîjînî ne kalanê mejînî rengê wê spî ye kirk û ev rengê spî bê û tê bîra me ma kalanê mejînî wanaya berî vê biriye û em zanin çi ye heybereke rûniye û rengê wê ser spî daîbe ye ev qata hundir bû em li vê dê tiştê derve hundir û kerenik û çi tê de heye me nas kir em ên haên çê hêm mîjî de ne em naşine beşîdî heza min me jî xilas bin me jî bi çi tê parastin me jî bi çi tê parastin çawa ev me jî tê parastin mana heybereka nerma hemû tê de şaneyên sinerî tê de hene gelekî girîngî şanek bimrê nayê dagirtin ji ber çê ji ber ku sentrozom tê de nîne na hate bîra me ji wana berî vê nakê ez ê çi bikim çawa parêzim bêjê çar beş hena wê diparêzin jî her beşek karekî wê heye ji parastinê yek ji wan qapaxa seriya ev qapaxa hestî yel serî wê xweşik hemêne ji hemû yê ji derve qapaxa serî bi çi tê nixwandin porê tê nixwandin cerm porê tê nixwandin em ê ên beşê duwa mej û tevin mej û tevin çi ye ew parastinê zêde dike piştî qapaxa serî tê qapaxa serî a destpêkê tê piştre sê pelkê ser heftê her sê pelik ez dibêjim ewa mej û tevin birêz ji derve ji bikevme hundir û de ya ew dur û mêtir erîknoîd biya mêtir her sê çawan dûr mêtir tevneka stûra hişka negelekî nerme hişka ji çi pêk tê ji lîfa pêk tê ev lîf hundir wê qapaxa serî nixwimênî hundir wê nake nixwimênî rû pêş dikê wê diqetênî mesela dibêjim ev hestiye ev perek mubashir din bi hestiya ve tê girêdan weke lîfa ye ya duwa erîknoîd weke tûra pîrê ye tûra pîrê li vê dê de erkê wî çi ye mesafetekê dê girêdanê neqeba dûrî mêtir û biya mêtir de çê dike û ew jî erîkariya parastina me jî dike em ê tê de rûnê me jî bibînin biya mêtir çi ye tevneke tenik e û gelekî giring e ji ber ku mûyên xwînê tê de gelekî hene ev mûyên xwînî me jî tîmar dike me jî bixwe mena me got sê qatin e ya ewil diyamêtir bû dûr mêtir ev nakê stûr bû bes karêlû zêde nebû erîknoîd ya pişretê ya dawî biya mêtir me jî veya li çawa çi dike jî tîmar jî dike ji ber ku mûyê xwînê tê de gelekî hene gava ez bêjim çima biya mêtir dewlemend e bi mûyên xwînê ez ê bêjim ji ber ku
بیامێتر مەژی تیمارتکێ ما تیمارش کودێ تێژ نافخوینێتێ ئەڤژی چوو ئەمێ ئێن بەشە سیە ڕونێ مەژی تشتەکە ڕون ناوێوی خویایە لێ دبەشێوێ هەم یەک هەیە دەرڤەیە بێژنێ دەرڤەیی و یادن ئەم بێژن یا هەندور چاوانێ دەرڤەیی کودێ دەیە و یا هەندور کودێ دەیە بێژێ یا دەرڤەیی ناوبەرە هەردوو پەلکەی مەژوتە بن یە داوی دەنا ئەرکنۆی و بیامێتر نەقەبە هەردکادەیە تێدا تێسەکناندن بەینەما یا هەندور وێ مەژیدا وەکە خەلۆقە هەنەم بێژنە خلۆقە ئەم بێژنەوە زیکۆک و جویا مۆڤکیژی هەیە هەندور وێ مەژیە دەرزکا پشتێل هەندور وێ بادەیە هەندور مەرکەزیە هەندور دەیە ئارکێوێ چییە شەوکان دمژێنی یعنی و گاوا ئەز بنهێ تشتێکی بکەمم دەربەگرن بکەوێت وێ دەربێت مژی نەهێلێ بەندۆراوێ بگهێ مەژی ئەڤژی چوو بەشا تالی یا مەژی پارێزێ پێشگرە مەژی یا خوینی یعنی ئەف پێشگر کارێوی گەلێکی گرنگە خوین تیمارێ دبێش کێرە دبێ ژمەژیرەنە ئەف خوین گەلێک جارە هەیبەنی زرار نابدەهەنە و ئەی هەیبەرێ زرار تعدیل مەژی دکن کارێوێ سەکنێنن ئەف پێشگر ناهێلێ ئەف هەیبەر بکنی ناهێلن هەیبەرێ بزار وات سەکنێنێ وەک خەتەکێل پیشایر سەکنێ ناهێلێ ئەف هەیبەرێن بزرار بهەرن سەرمێژی و هەفسەنگیە ژینگەها هەندرین یا مەژیری چێتی یعنی هەیبەرن هەنا ژمەژیکێ من هێلێ هەری هەیبەرن هەنا زێدەنە نەما تێ بکە بهندودا و بێ هەفسەنگیە هەندروی مەژیرە چێتی هەیبەرێن دکەبن و دەردکەبن هەنێ گرینگن بەس بەلکی ژێر نەلازمە بێت شتێت نەزمێنی ژێرە هەفسەنگیە چێتکێ مەگۆ پاراستنا مەژی ئەفژی چوو چار بەشێ هەر بەشێک مەدید شتێ دەچێ ئەکات گۆزراژمە مەژی و ئەلبنێوی مەزێنم ئەڤروێ بنێیە یە زیکیەش مەژیرە ولو ئەزلێ مەزین ئەجە چ تێدە بینم ئەزێ بینم مەژیە مەلکێشی هەکەش خوار ببەلشم ئەزەیش خوار ببەلشم مەژیە مەلکێشی ئەڤ مەژیە مەلکێشیە ئەڤ رەقەمایەک ئەڤ رەقەمایەک الفر ئەزێ ئێم لێبکە بتیا تۆری ئەڤ هەرمۆنا دهلبرینێ و گەلێکی گرینگەش راشێ مرۆڤارە وایە جهێوێ لڤرە ئەمە چی دەبینین دۆ پەلمەشینێن بهێندانێ ئەتکان بێژم دفەلکێن بهێنکردنێ یعنی کارێ واناکەش بوو بهێنکردنیە کانی هاوانە دۆنە یا چارە دۆ سنەرێن بەنەرینینە خاچبووینە هالۆنە کانی وانە هەردوو سنەرێن بەنەرینی وەرن پۆنس فارۆلی سەر مەژیە مەلکێشیرەیە وەرن سری بێلێل پێتەنگل وەکە دلینگایە جەم هەردەنە وانە برێز ئەم پێ بکەون مەژیە مەلکێشیە پۆنس فارۆلیە سری بێل پێدەنگل ئەم بینن لڤکە بیتیاتۆری ئەمێ بینن هەردوو سنەرێن ڤەنەرینێ وڵبانی هەردوو پەلکێن بهێنکردنی دۆراوانە کە هەگەر ئەم مەزێنن ئەم هەردوو بەشێن مەژینە یە چەپ و ڕاستن هەردوون بەشێن مەژی چکرد یە چەپ و ڕاستی ئەملکە بیکارە دبینن لڤێدێ ئەم داویاوانە خۆ بن بێ دەبێت گەلێک پرساش خۆ بکن پرسا دەستپێکی چاوە پەرگالە سنەری چی بووە و چه هەفتیە دەست پێ کردیە چه هەفتیە لولەیە سنەری ژێ قاتا دەرڤایی بەقەتە هایە ئەمێ بینن هەردوو بەشێن پەرگالە سنەری بن هین چنە هەردگا ئەمێ دەنویسێنم هەر یەک جوا بەشێن واچنە و هەر بەشێک ژی ببین ئارکێوی چییە هەر یەک جوات بێ پرس پاراستنە مەژی هەر چار بەشێن وێ چنە هەر بەشێک ئارکێوی چییە و ڕوێ مەژی یە ژێرین چ تێدا ببینن لڤێدێ داویە وانامە بوو کێف و خۆشی ئەمۆ ببینن